یانی پێشمەرگەی هەولێر بە فەرمی بۆندی لەگەڵ ڕەنجبادینی یاریزانی پێشووی یانی سلێمانیدا مۆر کرد. گرێبەستکردن لەگەڵ ڕەنج لەلایەن پێشمەرگەوە لە دوای کرانەوەی دەرگای گواستنەوەی زستانە دێت و بڕی بۆندی ئەو یاریزانەش 15 ملیۆن دیناری عێراقی و تا کۆتایی ئەم وەرزەش بۆ پێشمەرگەی هەولێر یاری دەکات. کاپتن عەبدولسەمەد وای پێ باش بوو چەند یاریزانێک دەستنیشان بکەین بۆ بەهێزکردنی پێگەی خۆمان لە ڕێزبەندی خولی کوردستان. یاریزان ڕەنجمان دەستنیشان کرد و لەگەڵ یاریزان مستەفای زێرەڤانی هێلی هێرشبەر یار بوو یاریزان مستەفا ڕێک نەکەوت زیاتر تەرکیزمان خستە سەر یاریزان ڕەنجی یانەی سلێمانی بڕی بۆندەکەی 15 ملیۆنە بۆ ماوەی ئەم ساڵیشە تەنها یەک ساڵە ڕەنجیشمان بۆیە دەستنیشان کرد یاریزانێکی بەتوانە و لێ هاتووە هەروەها لەگەڵ یاریزانەکانی خۆمان دەتوانی یاری بکاتن بۆیە زیاتر دەستنیشان